بێگومانم بابەتێکی گرنگە. حکوومەت عێراق تەنها بە تعریبکردن و داگیرکردنی زەویزاری هاوڵاتیانی کورد و دابڕاندنی ناوچە کوردستانیەکان لە کوردستان نەوەستاوە. ئێستا دۆخی خانقینیش بەم شێوازەیە کە دەیبینین لەگەڵ میوانەکەم سەبارەت بە دۆخی ئێستای خانقین و ئەو بڕیارانەی وەزارەتی پلاندانانی عێراق و حکوومەتی عێراق زیاتر قسە دەکەم. بەڕێز سۆزان مەنسوور ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵم دەبێت لە خانقینەوە. بەڕێز سۆزان سپاس کە لەگەڵ کوردستان 24. بۆچی دۆخی خانقین و دەوروبەری بەم دۆخەی ئێستا گەیشتووە؟ ئەم بڕیارانە بۆ لەم کات و ساتەدا بەرامبەر بە کورد لەو ناوچانە دەردەکرێت؟ ئەم کاتەی بەڕێز و بینەرە بڕێزەکانتان باش. یانی من وشەیەک کە زۆرم پێ ناخۆشە کە ئەڵێ ناوچە کێشە لە سەرەکان، من قەت ئەم ناوچانە بکێشە لەسەر عفو کە ئەڵێ ناوچەی دابڕاو، ئەم ناوچانە قەت بە دابڕاو نابینم. ئەم ناوچانە بەشێکن لە کوردستان کە قەت دا نابڕێ. ڕاست ناوچەی کێشە لەسەرن ئەوانەی سەر بە مادەی 140، بەڵام قەت لە هەرێمی کوردستان دانەبراون. خانەقین دڵی کوردستانە و هەر بە کوردی لێیاوە وە کوردیش لێ ئەداخ بەشێکە لە کوردستان قەت لە کوردستان جیا نابێتەوە کە ئەڵێن ئێمە خانەقین شارێکی کوردستانیە لایەنەکانی تر بێبەش ناکەین. خانەقین شاری پێکەوە ژیانە، کوردی تایە، عەرەبی تایە، تورکمانی تایە، ئەنواع تایفەی تایە، بەڵام شارێکی کوردستانیە. مێژوو سەلماندوێتی نە من نە تۆ کەس ناتوانێت بڵێ خانەقین شارێکی کوردستانی نییە. مێژوو سەلماندوێتی کە خانەقین و گوڵاڵە و سەعدیە و قەرەتەپە و جەبارە و تاکو حەوزی حەبرین تاکو مەندلی هەمووی ناوچەی کوردستانیە. بە زمانی کوردستانی قسەکەن، زمانیان کوردیە. کورد لە هەموو نەتەوەکانی تر لەم ناوچانە زیاترە. ناڵێم شاری پێکەوە ژیانە، من بێبەش لایەنەکان تر ناکەم، بەڵام ئەم شارانە شاری کوردستانیین. بەداخەوە کە مادەی 140 تاکو ئێستا جێبەجێ نەکراوە. یعنی یەکی لە شەرتە ڕئیسیەکانی ئیتیلافی دەولە ئەم جارێکی لە شەرتە ڕئیسیەکان ئەوە بوو کە مادەی 140 بە زووترین کات جێبەجێ بکرێ و قانونی نەوت و غاز. بەداخەوە نازانم بۆ لایەنە کوردستانیەکان جەختیان لەسەر ئەوە نەکردەوە کە مادەی 140 بە زووترین کات جێبەجێ بکرێ. ئەم معاناتانە کە ئێستا لە کەناڵەکەی ئێوە بینیمان لە کەرکووک، لە خانەقین، لە هەموو ناوچە کێشە لە سەرەکان، هەمووی جێبەجێ نەکردنی مادەی 140. یعنی زۆر گوناح لە کاتی انتخاباتە بە قەزابوونی قەرەتەپە ئەعلان کرا. ئێستاش بە هەمان شێوە بۆ ئەعلانی دەولەی بچوو لەناو قەزای دیالە یا منعکردنی شاری خانەقین کە شارێکی کوردستانیە ئەعلان گوڵاڵە ئەکرێ وەکو قەزایەک. ئێمە قەت دژی ئەوە نین. شاری قەرەتەپە، شاری گوڵاڵە شارێکە کە تەسحیەیان داوە، خاوەنی هەژارها شەهیدن، مستحقن ببن بە قەزا، بەڵام بە شێوەیەکی دستوری و قانونی. بەڕێز سۆزان ئەعلانیەکەی تاکو تخوا با قسەکانم تەواو بەڵام جوابی پرسیارەکەم وەرنەگرتەوە. پێشمەرگەکانی ئێمە ڕزگاری گوڵاڵەیان کرد. ئەم گوڵاڵەیە کە ئێستا پێڵێن جەلەولا کە بووە بە قەزا پێشمەرگەی ئێمە ڕزگاری کرد. هەزارها شەهیدی ئێمە لەوێ جنازەکەی بەجێما تاکو ڕزگار کرا. لایەنی پێشمەرگەوە جەستەی پیرۆزیان گەیاندرا بە کەس و کاریان. یعنی ئێستا زۆر گوناحەت تۆ دانیشتووی تەحەدای منەکەی بەشێ لە لاشەی من جاکەیتەوە ئەڵێ گوڵاڵە ئەەکەم بە قەزای جەلەولا ناحیەی سەعدیەشی لەگەڵا ئەبەم. باشە خانەقین چی بۆ ئەمێنێتەوە؟ من ئەمەوێ فەرقی ببینم لەگەڵ ڕژێمی سەدام حوسێنە کە زڵمی لە شاری خانەقین کرد. ئەو زڵمە ئەبێ ئێستا من فەرقەکەی ببینم. ئایا ڕژێمی باشە. بەڕێز سۆزان ئاماژەت بە دۆخی خانەقین کرد جیازەکە پێ پیشان بەڵێ، بەڵام لە خولی پێشووی پەرلەمانی عێراقیشتا چەند جارێک هۆشداریتان لەبارەی دۆخی خانەقین جابوو، باس لەوە کرابوو کە نابێت ئەو ناوچانە داببڕێنرێن لە خانەقین، ئەوانە و ناحیانە بکرێنە قەزای سەر بە پارێزگای دیالە لەبەرەوەی دموگرافیا دەگۆڕدرێت، خانەقین بچووک دەکرێتەوە، دەستکاری سنوورە کارگێڕی و ئیداریەکانی خاکی کوردستان دەکرێت. بۆچی ئەو کات ڕێگری لێ نەکرا؟ من قۆم بەش بە حاڵی خۆم لە محکەمەی ئیتیحادیە کە ناڵێم دژی ئەوە نیم کە قەرەتەپە خاوەنێکی شارێکە خاوەن هەزارها شەهیدە تەسقیەی داوە مستحقە، بەڵام بە شێوەیەکی قانونی نەک بۆ بانگەشەی هەڵبژاردن و بۆ تایفەتگەری بەکاربێنرێت. من شکاتم لە محکەمەی ئیتیحادیە کرد، محکەمەی ئیتیحادی وتی اختصاصی من نییە. شکاتم لە محکەمەی ئیداری کرد، داوام لەسەر و کۆمار کرد کە ئەو قەرارە ڕابگیرێت تاکو محکەمەی ئیداری وەڵام ئەداتەوە. بەداخەوە لە پارێزگای دیالە ئەبێ پارێزگاری دیالە دژی ئەو بڕیارانە بێ. من لەگەڵ
هشتا نۆ ئەندامی ئەنجومەنی پارێزگای دیارە قسەم کردووە ئەم جارە لەگەڵ لایەنە سیاسیەکانە قسەم کردووە زۆربەی لایەنە سیاسیەکان دژی ئەو بڕیارن و هشتا نۆ ئەندامی پارێزگای دیارە کە من لەگەڵ هەمویانە تەلەفۆنم کردووە قسەم کردووە دژی ئەو بڕیارن ئامادەن کە لەگەڵ ئێمەیە بوەستن نەک لەگەڵ ئێمەیە وەکو کورد بوەستن بەرامبەر ئەوەی کە ئەمە شتێکی ناقانونیە شتێکی نادستوریە نقل و چکلێت نییە تۆ کە نقل تەوزیعەکەی وڵا بڕۆ تۆ لەبەر ئەوەی وەزیرەکە ئێستا بە وکالەت ئەم حکوومەتی تەصریف ئەعمالە یعنی حکوومەتی بڕێوەبردننی ئیشی کە ناتوانێ باشە بەڵێ سۆزان چۆنیارەدەی شاریەکەی هەرچەند کاتژمێرێک بەر لە ئێستا جارێکی دیکە وەزارەتی پلەندانانی عێراق ئاماژەی بەوە کرد کە ئەوان قەزای بڕیاری بە قەزاکردنی گوڵاڵیان داوە ئایا ڕێگری لە هەوڵی گۆڕینی دیموگرافیای ناوچە کوردستانیەکان ئێستا دەرفەت ماوە کە ڕێگری لەم هەوڵانە بکرێت ئەتوانن چی بکەن چی دەکرێت بۆم بابەت ئەبێ دەرفەت نابێ ئەبێ لایەنە کوردستانەکان ئێستا بەرامبەر ئەم ئیشە ناقانونیە نادستوریە یەک بن بە جێوازی ینی دوور لە حزبایەتی چ حزبێکی چ لایەنێکی ئەبێ لایەنە کوردستانەکان بەڵکو لایەن عەرەبیەکانیش یعنی وەکو ئەوەی باسم کرد تۆ ئێستا وەزیرەکە وەزیرە بە وکالەت وەزیرە ئەسڵێکە لەوێ نییە حکوومەتی بەڕێوەبردننی ئیشی ڕۆژانەیە یعنی ئیشی ئەوە نییە تۆ بێ فرسەت بەدەست بێنی وەکو ئەوەیە کە شرینی بەش ئەەکەی تۆ بەڵا ئەوە شرین تۆیە شاری ئەەکەم بە قەزابی بە بۆ خۆت ئەمە ئیشێکی زۆر عیبە ئیشێکی ناقانونیە نادستوریە لەبەر ئەوەی ئەو شارانە کە کێشەیان لەسەر بە مادەی 140 نابێ هیچ تەغیرێکی دیموگرافی بێتە سەری یعنی ئێمە لە خانەقین زۆر جار هەیە ئیشێکی بچوو يعني ئەبینی ئەڵێ بە تەغیری دیموگرافی حسابە لەبەر ئەوەی ئەو ناوچانە کێشە لە سەریانە نابێ بڕیار بەو شێوە لەسەری بدرێ یعنی خانەقین بە هەموو شێوەیەک دژایەتی ئەکرێ وەکو هەمووتان ئەزانن من 4 ساڵ ئەندامی پەرلەمانی عێراق بووم هەموو مەشروعێک بۆ خانەقین ئەهێنرا دژایەتی ئەکرا لەبەر ئەوەی هەموو مەشروعەکان ئەچێتە وزارەتی پلاندانان بەداخەوە کە وزارەتی پلاندانان ئەم شێوە بڕیارانە ئەدا لەم کاتە چاوەڕی هەموو شتێ يعني چاوەڕوانی هەموو شتی ئەبن لە وزارەتە ئێمە مەشروعی ئاومان هەبوو کە لە وزارەتی ئەعمارەوە موافقەی لەسەر بوو وزارەتی پلاندانان نەیخستە ئیشەوە مەشروعی جادەوانمان هەبوو وزارەتی پلاندانان نەیخستە ئیشەوە یعنی دژی مەشروعەکانمان ئەوە شەر قبول کرا بە هەموو شێوەیە قبولمان کرد بەڵام تۆ کە پێی چۆن ئەڵێ بە کوردەواری خۆمان ئەڵێ پەڕووباڵی شارەکە لێکەیتەوە پەنجە و دەست و شارەکە لێکەیتەوە ئەمە ئیشێکە کە قابلی قبول نییە لە هیچ بەڵێ سپاس دەکەم بەڕێز سۆزان مەنسوور ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس کە لەگەڵ کوردستان 24 بووی